Matematikk grundläggande delkurs 3, sidan 209, uppgift 202a. Vilka koordinater har punkterna? خاڵەکان کوردیناتەکانیان چەندە؟ هەر خاڵەی دەبی دوو ژمارەی لۆدانم، یەکەک لێرە کە ئێکسەکەیە، یەکیش لێرە کە ئیە، خاڵەکەش ناوەکەی لێرە دادنێەوە جە بزانە ئایا بزانە بیە بزانە چییە. بەڵام هەر خاڵەی دوو کوردیناتی هەیە، کوردیناتەر لێرە ئەوە جەمعە کۆمەڵە، یەک نییە دووی هەیە، هەر خاڵەی هەر پونکتەی. ئێستا دەبی بچم ئەمن تەمەشای خاڵەکان کەم یەک بە یەک هەمیشە لە ئایەکەی دەست پێ دەکەم هەتا ئاسانبی. ئا دوایە بێ دوایە سێ ئێرە. یەکەم خینەوەم دەبی لەسەر ئەو هێڵەی خینەوەکەی خۆم بخینمەوە. کوو لە ئایوە ئەمن دەگەمە سەر هێڵەکەی، نابی ئەوها خوار بڕۆم، نابی ئەوها خوار بڕۆم، ئەوە ناکرێ، دەبی ئەمن ڕاست و ڕاست بڕۆم هەتا دەگەمە سەر هێڵەکەی. ئەوجا یەکسەر کە گەیشتمە سەر هێڵەکەی ڕادەوەستم لەوێ، ئێستا دەیخینمەوە کەواتە کوو دەڕۆم ئەوها ڕاست و ڕاست دەڕۆم، چونکە ئەمن ئەو هێڵانەم هەیە، هێڵەکان ڕاستن، دەبی لە سەرەوان بڕۆم، هیچ هێڵەکی ئەوهام نییە بە خواری بڕۆم، ئەمن دەبی لەسەر ئەو هێڵانەی کە هەیتم دیتیت لێرە ئەوانە دەبی لە سەرەوانە بڕۆم، کەواتە ئەمن لە ئای ئەوها دەڕۆم هەتا دەگەمە ئێرە، ڕادەوەستم گەیشتمە سەر ئێکسەکەی، ئەوجا ئێستا دەیخینمەوە لێرە ئەوە دەخینمەوە تەنیا مینوس فیڕە دەچم زوو دەنووس مینوس فیڕە، ئەوە مینوس فیڕەکەم نووسی. ئێستا دەچم چ دەخینمەوە لەسەر ئەو ئیەش دەبی ئەمن بخینمەوە بزام لەسەر ئی چەندە. دیسان دەبی بەڕاست و ڕاستی لەو خاڵەی وە بڕۆم، بەڕاست و ڕاستی مەبەستم چیا بەستم دەبی لەسەر ئەو هێڵەی بڕۆم، نابی ئەوها خوار بمەوە، لەسەر ئەو هێڵەی دەڕۆم هەتا دەگەمە ئێرە، یەکسەر ڕادەوەستم گەیشتمە ئێرە، ئەوها ڕاوەستام دەیخینمەوە، ئەوە مینوس دووە، چونکە دەزانم ئێرە مینوس یەکە، ئێرە مینوس دووە، ئێرە مینوس سێیە، ئەوە یەکسەر دەچم دەینووسم مینوس تڤۆ، ئەوە خاڵەکە تەواو بوو. ئێستا دێمە لای خاڵی تەواو بوو، دەچمە لای بیەکەی، ئەوەش بیەکەیە، ئەوە خاڵی بی دەیخینمەوە، دەبی یەکەم جار ئەمن بچم خۆم بگەینمە سەر ئەو ئێکسەی، ئێکس کۆردینات، نابی ئەوها خوار بچمە سەر ئێکسەکەی، ناکرێ، ئەم دەبی بەڕاستی لەسەر ئەو هێڵەی بێم هەتا دەگەمە ئێکسەکەی. دەخینمەوە چەندە؟ چارە، یەکسەر دەنووسم بی لێرە، کەوانەی دەکەمەوە دەنووسم چار. ئەوجا ئێستا دەبی خۆم بگەینمە سەر ئەو ئیەش، ئێکس تەواو بوو، نابێ ئەوها بڕۆم، دەبی ئەوها بڕۆم، ئەدی ئەو هێڵە لۆ چە هەیتم ئەمن، دەڕۆم گەیشتمە سەر ئیەکەی دەخینمەوە. ئەوجا پاش ئەوەی کە ئەمن فێر بووم هەر لێرە بە چاو تەمەشا دەکەم دەزانم چار و یەکە، پێویست ناکە ئەوها هەموو سەعاتێک بڕۆم، پاش ئەوەی ئەمن فێر دەبم هەر تەمەشای بیەکەی دەکەم دەزانم کۆردیناتەکەی چار و یەکە، ئەوها دەبینم یەکسەر ئەو یەکە بەرامبەریتی، کاتە یەکسەر دەیخینمەوە یەک، لێرە دەینووسم، دێمە لای سێ، دیسان سێ لێرەیە، ئەوە خاڵەکەیە، دەبی ئەم بچمە لای ئێکسەکەی، زوو دەزانم سێیە، بەرامبەری ئەوە تا سێ، ئێکسەکەی زوو دەنووسم سێ، با من هەر لێرە بنووسم هەتا ئیشەکە ئاسان بێ. پاشان دێمە لای یەکەش، ئەویش مینوس دووە، ئەوەتە مینوس دوو، زۆر ئاسانە. ئێستا دێمە لای دێیە، دیسان دەچمەکن ئێکسەکەی یەکەم جار مینوس دووە، ئەوجا دێمە یەکەی یەکە، کەواتە لە تەنشتی دەنووسم مینوس دوو و یەک، ئەوەش تەواو بوو. دێمە لای دێمە لای ئێەکەی، دەچم یەکەم جار خۆم دەگەینمە سەر ئێکسەکەی، کە چوومە لای ئێکسەکە سفرە، ئەوە دەزانم ئێکس سفرە، سفر کوو دەزانم ئێکس سفرە، چونکە نەدەچمە ئەو لای لە ناوەندەیە، کەواتە ئێکسەکە سفرە، یەکسەر دەنووسم ئێکس سفر، ئەدی ئی
ئی بێگومان 1 2 3 ئی 3 ئەوەتە لەسەر 3 کەواتە ئی 3 ئەویش تەواوی ئەو ئێفە دەچم هەتا دەگەمە سەر ئێکسەکەی -2 یەکسەر دەنووسم -2 ئەو جە پاشان دێمە بەڕاست و ڕاستی ئی چەندە یەکەش -3 ئەو خاڵە تەمەشا دەکەم دەچم ئێکسەکەی دەخینەوە ئێکسەکە یەکە ئێکسەکە چونکە دێمە ئەو لایە یەکە یەکسەر دەنووسم 1 یەکە سفرە نەدەچمە سەرێ نەدێمە خوارێ سفرە ئەوجە ئەوەی ئەوها دەنووسم لێرەش دەنووسم سفر ئەوەش تەواو بووین ئێستا دێمە لای هۆ یەکەم جار دێمە خوارێ ئێکسەکەی دەخینەوە -فیڕەیە ئەوتە چونکە -فیڕەیە کەواتە ئێکسەکە -فیڕەیە یەکە دەچم ئەوها دەیخینەوە تڤۆیە دووە ئەوها دەینووس بەو جۆرەی ئەمن پونکتەکانی خۆم زانیم هەموو ئەو خاڵانش کە دەکەونە سەر ئێکسی کە لێرەنە لەسەر ئەو هێڵەینە هەموو خاڵەکانی سەر ئێرە یەکەیان نۆڵە ئێکسەکەشیان شتەکە بە گوێرەی ئەوەی لە چێندەرەیە ئەو خاڵی ئێرەش ناوەندێ ئێکس و ئی نۆڵە کاتە ناوی ئۆریگۆیە ئێکسی نۆڵە ئیشی نۆڵە ناوەکەشی ئۆریگۆیە هەموو ئەو خاڵانەی دەکەونە سەر ئەو هێڵە هەموو ئەو خاڵانە دەکەونە سەر ئەو هێڵەی چیان ئێکسەکەیان نۆڵە یەکەش بزانە چەندە هەر جارێ شتەکە کاتە ئەم دەبێ ئەوانە هەموو بزانم کو دەڕۆ ئەوە ئایەکەمان تەواو کرد ئێستا دێینە لای بێ Vakallas den punkt som har koordinaterna 00 och punkter x i 0 och y 0 ناویچیە ئوریگۆ دەبێ بزانم بنووسم دێمە لای پرسیاری 203 ریتا ett koordinatsystem دروستکە دوایە پریکە واتە خاڵی لەسەر دانێ پریکەی لەسەر دانێ پریکە ئین فۆلیاندە پونکتەر ئەو خاڵانە لەسەری دانێ ئەو خاڵانە ئەمن کۆردینات سیستێمە چی دەبێ و خۆم دروستکەم خاڵەکانی لەسەر دانێم ئەمن چونکە دروستم نەکردێ دەتوانم ئەو خاڵانەی ئێرە هەروە بە خێرایی لەسەر ئەو کۆردینات سیستێمەی دانێم ئەگەرنا دەبی کۆردینات سیستێمە چی بە خۆم دروستکەم باشترە بە خۆم دروستکەم بەڵام ئەمن چونکە لێرە ناتوانم ڕەنگە دروستی کەم هەر تۆزێک ڕوون دەکەمەوە ئەو خاڵە لە چێیە چار بە یەک چارەکەی لە چێ لێ دەگەڕێم ئەوە چارە دێمە ئێرە ئەوە چارە یەک واتە بڕۆ سەرێ واتە خاڵەکە لێرەیە لە جێی ئەو خاڵەیە بەڵام ئەو وەختی ئەمن کە دروستی دەکەم هیچ خاڵک لێرە نییە کاتەم بخۆم لێرە دەنووسم ئەوە خاڵی ئەی یان ئا ئەوە جێتی چار بە یەک ئێکسەکە چارە یەکەشی یەکە خاڵەکەش ئەوها دەبی داینێم بێگومان کۆردینات سیستێمەکەی من نوێیە ئەو وەختی بە خۆم خاڵەکەی دادنێمەوە چی دەبین خاڵەکە دەکەونە سەر ئەو جێیانە ناکەونە ئەو ناوەندانە بە دەگمەن دەکەونە ئەو ناوەندانە کاتە خاڵەکان دیارە جێیەکانیان لە چییە بۆ وێنە لێرەیە لێرەیە ئەو جێیانە یەکتر بڕینی ئەو هێڵانە خاڵەکان ئەو هایە جێیەکەیان کاتە خاڵی ئەو خاڵە ئەو پونکتە ئا گەیش لێرەیە ئەو پونکتە ئا لێرەیە ئەدی بێ 02 سفر واتە ئێکسەکەی سفرە نەدەچمە ئەولای نەدەچمە ئەولای لە جێی خۆم ڕادەوەستم 2 واتە ئێرە خاڵەکە لێرەیە ئەوە خاڵی بیە چونکە ئێکسەکە سفرە یەکە دووە خاڵی سی لە چێندەرەیە مینوسترێ لەگەڵ یەکی مینوسترێ ئێرە مینوسترەیە ئەدی یەک یەکیش دێمە ئێرە کاتە خاڵەکە لێرەیە ئەوە خاڵی سی ئێستا دێمە لای دیە 3 و 0 سێ لە چێە ئێرە سەیە ئەوە سەیە سفریش واتە نەدەچێ سەرێ نەدێ خوارێ یەکسەر خاڵەکەی دادەنەی ئێرە
ئەوە خاڵەکەم دانا خاڵی دێ 3-0 جێەکەی لێرە بوو ئەو خاڵە ڕەنگە دیار نەبی بەڵام ئێرە دێە ئەو خاڵە ئێستا دێمە لای 2 - 2 ئێە 2 ئێرەیە -2 ئێرەیە کە ئاتە بەرامبەر ئەو بەرامبەری یەکتری خاڵەکە لێرەیە خاڵەکە ئەلێرەیە ئێرە بەڕاستی بەرامبەر یەکتری ئەوە ئێە ئێستا دەینە لای F -3 واتە بڕۆ ئێرە و -2 دیسان بێمە خوارێ -2 بەرامبەری -2 خاڵەکەی خۆمدا دەنێم بەرامبەری -3 و -2 کە خاڵەکەی دادەنێم دەکەویتە ئێرە لە تەنیشتی دەنووسم F ئەوە خاڵەکان دادەنێم ئەو مانای هەیە ڕیتە پریکە پونکتەر ناویان هەیە پونکتەکان 2 کۆردینۆتیان هەیە ئەوها ئێکسەکە لێرێ یەکە لێرەیە هەمیشە ئێکسەکە لێرێ یەکە لێرەیە ئەوەش تەواو ئێستا دێمە لای ئەو پرسیارەی کە زۆر گرنگە لەو جۆرە پرسیارانە هەمیشە گرنگە جوان دەبی بخینمەوە Grafen visar hur priset på frista hallon beror av vikten هەمیشە لەو گرافانە لەو وێنەی ڕوونکردنەوەیانە ئەمن هەمیشە چم هەیە کێشم هەیە لەگەر نرخ ڤیکتۆپریسم هەیە یان کیلۆمەتر و کاتم هەیە هەر ئەو شتانەم هەیە لیترم هەیە هەر تەمەشا دەکەم ئەو شتانەیە هیچ تەچی سەیر نییە کەواتە هەمیشە لێرە باسی پریسی دەکات زۆر جار ئەمن پریسم هەیە پریسیش هەمیشە پریسیشتی کو دەگۆڕێ بە کێشەکەی دەگۆڕێ ئەمن 1 کیلۆی بکڕم یان 2 کیلۆی دەکڕم یان 3 دەکڕم پریسەکە دەگۆڕێ ئەمن چەند زۆری بکڕم پارەکە زۆر دەبی وەکۆی بچمە بازاڕی هەمیشە 1 کیلۆ پەنیری دەکڕم یان نیوی دەکڕم ئەوجە لێرە دیاگرامەچیان کردیە ئێکسەکە چییە ئێکسەکە ڤیکتی لەسەرە ئێکسەکە لێرە ڤیکتەکان لێرەیان دانایە لە جیاتی ئێکسی ڤیکتەکەش بە چیە بە هیکتۆگرامە دەبی جوان بخینمەوە دانیشم ئەوە ڤیکتەکە بە هێکتۆگرامە بە گرام نییە بە کیلۆگرام نییە بە هێکتۆیە لەو لایە پریسیان دانایە پریسەکەش لە سویدیە هەمیشە بە کڕۆنە پریسەکە بە کڕۆنە ئەوەتە پریسەکەش دانرایە ئەوجە ئێستا ئەمن زانیم ئەوە دەبی بچم بخینمەوە پرسیار بە پرسیار دەزانم لە مابەینی ڤیکت و لە مابەینی پریسیە پرسیاری یەکەم دەخینمەوە نووسرایە ڤیلکەت پریس ڤیلکەت ئە پریست واتە ئەمن پریسەکەم نییە ئێستا دەبی ئەمن دەری بینم پەر لە هێکتۆگرام هەمیشە ئەوە زۆر گرنگە واتە نرخی 1 هێکتۆگرام چەندە نەنووسرا 1 بەس ئەمن بەخۆم دەبی بزانم چونکە نووسرایە پەر هێکتۆگرام واتە 1 هێکتۆگرام وانکە نووسرایە پەر هێکتۆگرام واتە 1 هێکتۆگرام واتە ئەمن لێرە ڤیکتەکەم هەیە دەزانم 1 هێکتۆگرام بەڵام پریسەکەم نییە بەخۆی دەرێ ڤیلکەت واتە بڕۆ بگەڕێ لە پریسەکەی ئەوەی هەیتم دەچمە لای ئەوەی هەیتم چم هەیە یەکم هەیە 1 هێکتۆگرام هەیە دەچمە سەرێ کە گەیشتمە هێڵەکەی خۆم ڕادەوەستم دەچم ئێرە دەخینمەوە بزانم چەندە دەبینم 5 کڕۆنە دەنووسم سوار ئا 5 کڕۆنور ئەوە پریسەکەم دیتەوە ئیچ پەر هێکتۆگرام 1 هێکتۆگرام ئەوە 1 هێکتۆگرامم زانی ئایەکەم زانی خیندمەوە دێمە لای بی دەرێ ئایا پریسەکە پرۆپۆرشونێل لە موت
دەربارەی ڤیکتەکەی لەگەڵ ڤیکتەکەی موتیڤێرە ڕوونکەوە سوارەکەت وەڵامەکەت ڕوونکەوە یەکەم جا دەرێ ئایا پڕپشنێ لە یان دەبی برێ یان دەبی برێ نەی لێرە ئەمن دەرێم یا لۆ چونکە هێڵەکەم بە ئوریگۆیدا دەڕوا چونکە ئێرە سفر سفرە ئەگەر هێڵەکە بێرەدا ڕۆیشت بە دەمگوت نەی بەڵام چونکە هێڵەکە بێرەدا دەڕوا بەو خاڵەی کەواتە پرسیارەکە دوو لقە یەکەم جا دەرێ ئار دەڵێم یا دوای دەرێ موتیڤێرە دەڵێم ئەو حەق قسەکەی ئەوها دەنووسم لینیەن گۆڕ دەڕوا ڤیە بە ئوریگۆ چونکە لینیەکە بە ئەو خاڵەیدا تێدەپەڕ دەرێ هیرمیکێ کۆستار نرخەکە چەندە 250 گرام ئەمنیش تەمەشا دەکەم من 250 گرامی لێرە نابینمەوە ئەم هەتا 3 هێکتۆم هەیە بەڵام دەبی بزانم ئەمن 250 گرام دەکات چەند هێکتۆ یەکەم جار چونکە من وێنەکەم بە هێکتۆیە ناچارم ئەو گرامەش بکەمە هێکتۆ تا بچم لێرە لە 2 بگەڕێم کەواتە ئەمن دەبی ئەو گرامەی بگۆڕم بکەمە لە گرامی بیگۆڕم بیکەمە هێکتۆ لۆ بیگۆڕم چونکە ئەمن هێکتۆم هەیە لێرە بەس بە هێکتۆی دەتوانم لە 2 بگەڕێم کەواتە ئەمن 250 دەبی بینم دابەشی 100 بکەم دەبی بزانم ئەمن هێکتۆ چەند گەورەترە لە گرامی هەر 1 هێکتۆ دەکا 100 گرام ئەمنیش 250 هەیە کەواتە دەبیتە 2 هێکتۆ و نیو 2 هێکتۆ و نیو دەچم دەگەڕێم لە 2 هێکتۆ و نیو هەتا ئێرە 2 هێکتۆیە ئێرە 3 هێکتۆی کەواتە 2 هێکتۆ و نیو ئێرەیە ئەوجە کە ئێرەم دیتەوە دەچمە سەرێ حتا دەگەمە ئێرە ئەوجە دەچم ئێرە دەخینمەوە دەبینم لە مابەینی 10 و 15 دەبی بزانم ئێرە دەکات چەند دەبی ئەمن دانیشم بزانم 10 11 12 13 14 15 ئەوەی ناوەندێ چەندە یەکەک لێرە لا دەبەم یەکەک لێرە 2 لە ناوەندێ ماوە کەواتە ناوەندەکەی 12 و نیوە نە 12 نە 13 12 و نیوە ئێرە کەواتە ئەم دەبی بزانم ئەوە 12 و نیوە دەبی برێم 12 و نیو کرۆنۆر نابی برێم 12 چونکە 12 نییە کاتە ئەوەش گرنگە ئەگەر نەزانم ئەو ها بکەم چ دەکەم هەت ئەگەر بزانم ناوەندی 10 و 15 چەندە دەینم دەیەکەی دەینم کۆی دەکەمەوە لەگەر 15 کە کۆم کردەوە دەبیتە 25 ئەو جە دەینم هەمیشە دابەشی 2 دەکەمە تا ناوەندەکەی ببینمەوە کە 25 دابەشی 2 دەکەم بێگومان دەکاتە 12 و نیو ئەگەر نەمزانی ئەگەر نا ئەمن دەبی ئەو هادانێم لە دەیەوە هەتا 15 هەموو ئەو شتانەی لە ناوەندێنە بیان ژمێر هەتا بزانم چەندەکە ئەوە تەواو بووین ئێستا دەینە لای 205 Stella köper 2 kilogram bananer باشە ئەم دەبی هەمیشەوەی پرسیاری دەخینمەوە قسام بکەم بە دەنجی بەرز لەگەڵە خۆم بڵێم ستێلا یەکەکە دەچی بەنانی دەکڕی چەند چیلۆی دەکڕی ئەم دەنووسم ئەوها دەنووسم 2 کیلۆگرام بەنانی کڕیە واتە ئەمن ڤیکتەکەم هەیە 2 کیلۆگرامە بە چەندی بە 38 کڕۆنی 2 کیلۆ 38 کڕۆن کاتە ئەمن نرخی 2 کیلۆی دەزانم 38 کڕۆنە ئایشا ئەویش دەچی لە هەمان بەنانی 3 کیلۆی دەکڕی 2 ناکڕی 3 دەکڕی 3 کیلۆی دەکڕی
ئێستا لە من دەپرسن ئایا هورمی کێفۆرهون بتاڵە ئایشە دەبیت چەندی پارەی بدا ئەگەر ڤیکتەکە پرۆپۆشنێل بوو. واتە ئەمن ئەگەر بزانم نرخی 2 شیلۆگرامی دەبی بزانم نرخی 3 شیلۆگرامیش کو بزانم یان بەخۆم بیر دەکەمەوە بە زۆرەکی لە جۆرەکان دەبی هەر بزانم ئایا 2 کیلۆ بەوەندەی 3 بە چەندێ. باشترین شت ئەوەیە هەمیشە لەو جۆرە پرسیارانە ئەمن نرخی 1 کیلۆی ببینمەوە ئەوجا هەنجی دەزانم چەندی کڕی دەزانم کو چاچیکەم. کەواتە من چونکە 2 کیلۆی دەزانم دەکا 38 یەکسەر 1 کیلۆش دەزانم 38 دەکەی دەینم دابەشی دووی دەکەم نرخی 1 کیلۆم لۆ دەردەچی 3 دابەش 2 1 دەمینێتەوە 8 دابەش 2 9 ئەوە زانیم 1 کیلۆ بە 19 کڕۆنیە. ئەوجا ئێستا کە 1 کیلۆم زانی بێگومان 3 کیلۆش دەزانم چونکە 19 دەینم جارانی 3 دەکەم دەزانم 3 کیلۆ دەبیتە چەند. ئەگەر 4 کیلۆش بە دیسان 19 دەهینە جارانی 4م دەکرد. بەڵام ئەمن دووم دەزانی هەمیشە ئاسان کە لۆ خۆت یەکی بزانە دابەشی دووی بکە چونکە نووسرایە 2 بە 38 ئەدی 1 بە چەندیە 38 دابەشی دووی دەکەی 1 کیلۆ بە نانی دەزانین 19 ئێستا سێش دەزانم 3 جاران 9 27 3 جاران 1 3 و 2 5 57 کڕۆن. ئەگەر نا بەخۆم لێک دەدەمەوە بە جۆرەك لە جۆرەکان. لێکدانەوە چیت کەش هەیە زۆر ئاسانە ئەویش ئەو هایە لێرە دەنووسی کیلۆگرام لێرەش دەنووسی کڕۆن. ئەوجا لێرە هێڵەچی دەکەی لێرەش هێڵەچی دەکەی دەزانی ئەتو 2 کیلۆ بە 38 کڕۆنیە. ئێستا ئەتو 3 کیلۆ بە چەندیە نازانی ئەو نازانم لێرە دەینووسی ئەوجا لیکێتە چی دەکەی لێرانە ئەتو ئەوها ڕاست و چەپە چی دەکەی ئەو شتەی کە بەرامبەری نازانمەکەیە کە ئەوەیە لەو ژێرەوەی دەنووسی. ئەو دووەکانی دیکە 38 و 3 لەسەرێ دەنووسی جارانی یەکتریان دەکەی وەڵامەکەت لۆ دەردەچی بە هەمان شێوە بزانین وایە یان نا 3 جاران 38 دابەش 2 دەبی بکاتە 57. بۆ وێنە ئەگەر هەڵەت کرد 38 هێنا جارانی 2 کرد دابەشی 3 کرد بزانین هەڵەکەی خۆت دەزانی هەڵەت کردیە جارانی 2 کرد دابەشی 3 کرد دەکاتە 25 کڕۆن. ئەتو دەزانی 2 کیلۆ بە 38 کڕۆنی بوو کو 3 کیلۆ بە 25 کڕۆنیە دیارە هەڵەیە هەڵک لە گۆڕەیە دەچی چا دەکەیەوە هەڵەکەی خۆت. کەواتە هەڵەکردن هیچ کێشە نییە بە مەرجەکی چای بکەیەوە. ئەتو دەتزانی 2 کیلۆ بە 38 ئێستا دەڵێ 3 کیلۆ بە 25 کو دەبی نابیشتیوە کاتە دەزانی هەڵەیە 3 کیلۆ بە 57 ئەوەش تەواو بوو. ئێستا بینە لای ئەو پرسیارەی کە زۆر گرنگە. ئەو جۆرە پرسیارانە زۆر گرنگە دەربارەی ڕۆڕەلسا بە سیکلی بە بیلی بە پێیان بزانە بە چیە بە تۆگ بزانە بە چیە. دراگان یەکەکە چ دەکا سیکلەی دەکا دەچیتە کن کۆمپیسی خۆی کە ناوی هاڕالدا. ئەو لێرە تەمەشای دیاگرامەکەی دەکەم لێرە نووسرایە دراگان واتە ئێرە ماڵی دراگانیە ئێرەش ماڵی هاڕالدیە. یەکسەر دەبینم 20 واتە ماڵیان 20 کیلۆمەتر لە یەک دوورە یەکسەر دەبێەوەی بزانم ئەمن ماڵی هاڕالدی 20 کیلۆ لە ماڵی دراگانی دوورە لۆ چونکە ئەوە تا نووسرایە هاڕالد 20 دراگانیش بێگومان ئەوە لەسەر سفڕە چونکە ئێرە سفرە. کاتە زانیم یەکسەر ئەوە زانیم بەڵام زانین چ دەرێ
دڕاگان دەچیتەکن هاڕاڵدی دیاگرامەکەش نیشانمان دەدا دووری چەندە هورلۆنگت دراگۆن هارکۆمیت vid olika klockslag. Klockslag واتە کاتی جۆرا و جۆر کاتژمێری جۆرا و جۆر کاتژمێر یەک کاتژمێر دوو کاتژمێر سێ ئولیکە چونکە لە ڕێیە کات هەر تێدەپەڕی هەتا دەگاتێ کاتە ئەم لێر تەماشا دەکەم دەبینم ئولیکە کلۆکسلاگە کە لە مارێ دێتە دەرێ کاتژمێر 15:30 دەڕوا کە دەگاتە ماڵیان دەبینی کاتژمێر چەندە 16:30 لە ڕێی پاشان شتێک ڕوودەدا ئەو شتانە کاتە ئەمن کاتژمێرەکانیشم هەیە زۆر باشە ئێستا دەخینمەوە لەسرە خۆ تۆزە وشە بە وشە چ دەکەم ئاەکەی دەخینمەوە ئفتر ئێن هاڵف تیمە واتە پاشی نیو کاژێر چ دەکە هەڕالد ڕادەوەستی هەڕاڵ دراگان ستاننار لۆ دەبە چ ڕادەوەستی فۆرات پراتەئی مۆبیل باشە چم لێ دەپرسن هورلێنگە پراتەرهان کە دەرێ هورلێنگە واتە کاتەکە چەندە کاتەکە چەندەکە لە تەلەفۆنی قسان دەکا ئەم کاتەکەی لە چێن دەخینمەوە کاتەکە دەبی لێرە بخینمەوە کاتە ئەمن لەو خاڵی کە ڕادەوەستی هەتا ئەو خاڵی کە دەست پێ دەکاتەوە دەڕوا دەینم ئەو کاتەی دەخینەوە لێرە هەتا ئێرە چەند کاتی پێچووە کەواتە لەو خاڵی هەتا ئەو خاڵی باش ئەمن دەبی ئێستا بزانم هەر یەک لەو چوار گۆشانە هەتا دێمە ئێرە چەندە کو بزانم چەندە چونکە دەزانم لێرە ئەمن ئەوە دەزانم 15:30 کەواتە ئەوە یەک تا ئێرەوە 1 2 3 4 5 6 مادام 6 واتە هەر یەکی 10 خولەکە لێرە 15:40 10 خولەکنی هەر یەکی 5 خولەکە ببورن 15:35 15:40 15:45 15:50 15:55 15:60 واتە 16 بزانە ئەمن هەڵام کرد یەکەم جار گۆتم دەیە بەڵام ئەگەر بڵێم دەیە ئەوە دا لە سیوە دەست پێ بکەم سی لەگەڵ دەبیتە 40 ئەوە 50 دەبواە 16 لێرە نووسرا بە بەڵام لێرە نەنووسرا کەواتە دەنیە کاتەکەمترە لە دەی 5 دەڕوا 5 خولەک 5 خولەک ئێرە 15:30 خولەک 15:35 خولەک 15:40 خولەک 15:45 خولەک 15:50 خولەک 15:55 15:60 بەڵام 15 لەگەڵ 60 دەکا 16 چونکە ئەو 60 خولەک واتە یەک کاژێر یەکسەر ئەوە دەبیتە 16 کەواتە 5 ئەو ئێستاکە منزانیم 5 کەواتە دەزانم لێرە هەتا ئێرە 5 هەتا ئێرەش 5 کەواتە 10 خولەک قسەی کردیە دەنووسم تیە مینوتەر چونکە نابی سەعاتەکەی بنووسم نابی کاتژمێرەکەی بنووسم چونکە دەرێ هورلێنگە چی دەرێ هورلێنگە واتە کاتەکە چەندە کاتژمێرەکە یەک خولەکە یەک چرکەیە هورلێنگە کاتەکەی دەبی بنووسم نەک کاتژمێرەکە کاتەکە ئەگەر گۆتبای ڤیلکەنتید ئەو کاتژمێرەکەم دەنووسی ئێستا دەچمە لای بیەکەش دەخینمەوە vilken är medelhastigheten den första halvtimmen دەرێ خێراییەکەی چەندە نیو کاتژمێری یەکەم واتە ئەو خێراییە لێرە هەتا ئێرە چونکە نیو کاتژمێری پێچوو نیو کاتژمێر چونکە لە کاتژمێر 15:30 هەتا 16 نیو کاتژمێر واتە لێرە هەتا ئێرە خێراییەکە چەندە
ئێرە نا، ئێرە خێراییەکە جودایە، دیارە، ڕەنگە. باشە ئەمن کوو بزانم خێراییەکەی چەندە، ئەم کوو بزانم خێراییەکەی چەندە. ئەم تەمەشای چ دەکەم هەتا خێراییەکەی ببینمەوە، دەبیبینم بزانم بە نیو کاتژمێری، چونکە لێرە تا ئێرە نیوە، چەندی بڕیە. بە نیو کاتژمێری 10 کیلۆمەتری بڕیە. ترێتی مینوتەر ڕێیەکە چەندە، ئەو کاتەکەم نووسی ڕێیەکە چەندە، تیە کیلۆمەتر. بەڵام هەمیشە ئەمن دەبی ئەگەر هیچیان نەگوت بە چ بینووسم، خێرایی هەمیشە بە کیلۆمەتر لە یەک شتێ، لە 1 مینوتی یان نەک لە 30 مینوتی، خێرایی لە 1 مینوتیە یان لە 1 کاژێر یان لە 1 شتەچێ، لە 1 سێکوندیە، نابی لە 30. واتە ئەم سیم ناوێ، ئەم دەمەوێت لە 1 مینوتی خێراییەکەی چەندە، ئەم نامەوێت لە 30 مینوتی. کەواتە باشتر وایە لە 1 تیممەی ببینمەوە. ئەگەر ئەو بە نیو سەعات، بە نیو کاژێر دەی ببڕی، ئەدی بە 1 کاژێری چەند دەبڕی؟ 100 دەبڕی. کاتێک سەر دەزانم خێراییەکەی 20 کیلۆمەترە لە 1 تیممەی. 20 کیلۆمەترە لە 1 تیممەی، چونکە 10 کیلۆمەتری بڕی بە 30 مینوتی، ئەگەر 30 مینوتی دیش بڕوە 10 دیکە دەبڕی دەکا 20. سێ نار، وەچی گۆتی نار، واتە کاتژمێرەکەی لە من دەوێ، واتە سەعات چەند، کاتژمێر چەند. نار ئاردراگان فراممە هوس هاراڵ، کەنجی دراگان دەگاتە کن هاراڵدی. ئەمنیش دەزانم لێرە وەچی دراگان گەیشتە ئێرە ڕادەوەستی، چونکەوە ماڵی هاراڵدیە. ئەوجە دەچم کاتەکەی دەخینمەوە، زۆر ئاسانە، دەنووسم 16:30 خولەک، 16 سێکستۆن ترێتی مینوتە، زۆر ئاسانە دەخینمەوە. ئەوە خیندمەوە. ئێستا دەچم ئێرە دەخینمەوە، دەیەکەی دەخینمەوە. دراگان سویکلار هێم، دیت ئەو جارێ دێتەوە مارێ، کەنجی دێتەوە مارێ دەست پێ دەکا، کاتژمێر 20:45 خولەک دێتەوە مارێ. سویکلار هێم شوگێ فۆرتی فێم. لە ماڵی هاراڵدی هەندێک دادەنیشی و ئەو شتانە کە کاتژمێر دەبیتە 20:45 دەڵێ هاراڵد خواحافیز، ئەوە دەچمەوە. لێمان دەپرسن نار ئارهان هێممە ئۆم، ئەگەر سیکلتورەکەش گۆڕتیە مینوتەر فورتەرە، واتە ئەو کاتەی کە پێی چووە لەوی خێراتر، لەوی کەمتر بە 10 خولەک، چونکە ئەو جارەی ڕناوەستی قسان بکا لە تەلەفۆنی یەکسەر دێتەوە مارێ. کاتە ئەمن ئەگەر زانیم چەندی کات پێت چووە لە چوونێ، پاشان لۆ هاتنەوەی 10 خولەکی تەنیا لێ کەم دەکەمەوە. ئەم تەمەشای ئێرە دەکەم، دەبینم لە 15:30 دەستی پێکرد، لە 16:30 گەیشتێ، کەواتە 1 کاژێری پێچوو. کەواتە لە چوونێ کە چووە ماڵیان دەنووسم، لۆ خۆم دەنووسم 60 مینوتەر لۆ چوونێ، بەڵام لۆ هاتنەوەی دەی لێ کەم دەکەمەوە، چونکە قسان ناکە لە مۆبیلی، کەواتە 50 خولەکی بەسە لۆ هاتنەوەی. باشە، ئێستا زانین 50 مینوتی پێویستە لۆ هاتنەوەی. لە ماڵی هاراڵدی کەنجی دەرچوو، لە ماڵی هاراڵدی 20:45 دەرچوو. 20:45 50 خولەکی شیلۆ زیاد دەکەم، دەزانم کەنجی دەگاتەوە ماڵێ. ئەوها 20:45 دەینم، ئەوها 20:45. ئەگەر بەهات باو 1 کاژێری تەواوی پێویست بە، کاتە 21:45 دەگەیشتەوە ماڵێ. بەڵام چونکە 10 خولەک کەمتر، کەواتە ئەمن لەو 45ەی 10 لا دەبم.
45 دەی لێ کەمکەمەوە دەبیتە چەند؟ دەبیتە 35 کەواتە دەنووسم 21 و 35 دەگاتەوە مارێ 21 و 35 کەواتە دەنووسم سڤار شوئێت ئۆکترەتیفێ چونکە 50 مینوتی پێویستە ئەگەر 6 مینوتی پێویست بە 21 و 45 دەگەیشتێ بەڵام دەیلێکم دەکەمەوە لە 45ەکەی دەزانم 21 و 35 دەگاتەوە ماڵێ ئەوها ئەو شتانە هەمووی دەنووسم لۆ خۆم دەنێرم لۆ مامۆستایەکەم هەتا ببینی ئەمن کوو بیرم کردیتەوە هەتا ئەگەر هیچیش لێرە نەنووسم مێنووسە ئەو بەخۆی تێدەگا کە ئەمن ئەوها بیرم کردیتەوە لەو پرسیار ئێستا پرسیاری 207 ئەمینە ئۆکتەبیل تیل ئوپساڵە ئەمینە دەستە ئوپساڵی دیاگرامە چیشم هەیە نیشانم دەدا هور لۆنگ هون هادە کۆمیت ئێفتر ئێنویستی دیاگرامەکە پێم دەڵێ لە ڕێی پاشی کاتە چی دیاری کرا و گەیشتە چێندەرێ کاتە دیسان لێرە کاتم هەیە و سترێکەم هەیە و هاستی هێتم هەیە و دیاگرامم هەیە و ئەمینەش دەچیتە ئوپساڵی یەکسەر تەمەشای دیاگرامەکەی دەکەم پێشەوەی بخین مۆتۆزەک لێرە تەمەشا دەکەم لێرە تیدەکەم هەیە ئەو جارێ تیدەکە کلۆک سڵاگ نییە بەڵکو سعات و کاژێرە پاشی 1 کاژێر پاشی 2 کاژێر پاشی 3 کاژێر ئەو شتانم هەیە کلۆک سڵاگم نییە سعات 16 شتێوهام نییە ئێرانە هێمایە هەمیشە لە سفرۆ دەست پێ دەکا ئێرەش ئوپساڵەیە واتە کە دەگاتێ تەمەشا دەکەم یەکسەر دەزانم 450 کیلۆمەترە ڕێکەی ئەمینەی چونکە ئێرە 400 ئێرش 500 مابەینەکەشی 450 کەواتە هەمیشە یەکسەر ئەمن کیلۆمەترەکان زوو دەبینم تەمەشایان دەکەم دەزانم تیدەکەشم تەمەشا دەکەم بە چیە کلۆک سڵاگە یان بە کاژێرە ئەو ئێستا دەچم تۆزە پرسیارەکان دەخینمەوە پرسیار یەکەم دەرێ هور لۆنگ وا ڕێسان زۆر ئاسانە ڕێسایەکە واتە ڕێگایەکە چەند دوور بوو هور لۆنگ وا ڕێسان ڕێگایەکە چەند دوور بوو چونکە ئێرە تەواو ئێرە ڕادەوەستی ئەوەی کە دەخینینەوە یەکسەر 450 کیلۆمەترە دەبی بنووسم کیلۆمەتر بنووسم 450 کیلۆمەتر دوای لێم دەپرسن هور لۆنگ پاوس توکون پاوسە چی وەرگرتیە ئایا پاوسەکە چەندی خایان لێرە پاوس واتە کات چونکە تو کە پاوسی وەردەگری کاتت لێ دەڕوا ئەتو هەر لە جێی خۆتی کیلۆمەترت زیاد نابی کیلۆمەترەکان ناگۆڕێن کاتەکەت دەڕوا کاتە ئەمن لێرە دەبی یەکسەر بزانم لۆنگ پاوس واتە کاتەکە چەندە کاژێرەک بوو مینوتەک بوو چ بوو ئەمیش لێر تەمەشا دەکەم لە چێ پاوسی وەرگرتیە لێرە پاوسی وەرگرتیە زوو دەچم کاتەکەی دەخینمەوە لێرە هەتا ئێرە دەخینمەوە ئەو دەبینم چەندە ئێرە 3 ئێرەش 4 واتە ئێرە 3.5 واتە نیو کاژێر پاوسی وەرگرتیە دەنووسم هاڵف تیممە ئەوها یان دەنووسم 30 مینوتەر بە کەیف خۆم ئێستا نار وەچی گۆتی نار کاتژمێری لە من دەوێ نار ستارتەدە ئەمینە کەنجی دەستی پێکرد ڕێسایەکەی ئەگەر هاتوو ئەو کە گەیشتە جێ کاتژمێر 7:45 بوو واتە لێرە کاتژمێر 7:45 بوو ئەمنیش دەزانم لە ماڵی ئەمینەی هەتا دەگاتە ئوپساڵەی 6 کاژێری پێویستەوەتە 6 کاژێری پێویستە 6 کاژێری تەواو کەواتە ئەمن دەبی بینم ئەو 7:45 بینم ئەوها 7:45 6 لێ کەمکەمەوە
شەشی تەواوی لێ کەمکەمەوە دەکاتە چەند؟ 7 شەشی لێ بڕوە 11:45 لە ماڵێ دەرچووە کلۆکان ئێلڤا ئۆک فۆرتیفێم دیارە 11:45 لە مارێ دەرچووە 7:45 گەیشتی تێ 6 کاژێری پێویست بووە ئەوەش تەواو بوو بەڵام ئەم دەبی بزانم لێرە بخینمەوە ئەوانە ئەو خینەوانم دەبی ڕاست بی ئێستا ئەوەش تەواو دێنە لای دێە Vilken varmedel hastigheten دیسان دەڵێ de 4 första timmarna هەتا ئێرە ئەوە فیڕەیە ئەوەش ڕێگایەکەیە واتە 300 دەینم دابەشی چاری دەکەم 300 3 دابەش چار نابی 30 دابەش چار یەکسانە بە 7 جاران چار 28 ئەو جا 2 دەمینێتەوە 20 دابەش چار دەکا 5 کەواتە 75 کیلۆمەتر پەر تیمە ڕەنگە ئەوها باشتر بی تەواو بووین ئێستا لێرە بەڵام ئیدی ئەوهایە دەبی ئەمن دیاگرامەکەی خۆم باش تەمەشاکەم سەبر پرسیارەکان بخینمەوە پەلەپەل نەبی خێرانە بم هەموو شتەکان لێرە هەیە تەنیا ئەوەی وایە ئیدی ڕاهێنان بکەم لەسەر ئەو جۆرە پرسیارانە کاتە چ خۆش